برسە و سەرخۆشیمان ڕائگەینین بۆ ئەم بنەماڵەیە و سەبر و ئارامیش بە کەس و کاریان بدات ئینشاءالله. بەڕێزان خۆشەویستان، دوێنێ کاتژمێر 6 بەیانی بوو ئەم ڕووداوە ڕوویدا، بەڵام کاتژمێر 9:30 خودی بکوژ، خۆی پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆرانەوە کرد و خۆی ڕادەست کرد، هەواڵی پێدان کەوا تاوانی کوشتنی ئەنجام داوە. دەست بە جێتیمەکانمان لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوەی سۆران چوون بۆ شوێنی ڕوودا و دەرکەوت کە بەڵێ تاوانەکەی ئەنجام داوە، هەردوو خێزانەکەی بەدەستی خۆی کوشتووە بە چەکی زۆری تاپڕ. دەست بە جێ تیمەکانمان کشت ڕێزکاری یاساییەکانیان ئەنجامدا و تەرمەکانیان ڕەوانەی پزیکی دادی کرد لە نەخۆشخانەی ئاشتی لە سۆران. و تۆمەتبارش لەسەر فەرمانی بەڕێز دادوەری لێکۆڵێنەوە بە پێی مادەی 406 لە یاسای سزادانی عێراقی بند کراوە و کەسی بۆ کراوە لێکۆڵێنەوەکان دەرحەقی دەستی پێکرد. بەڕێزان خۆشەویستان، ئەمەوێ لێرە باسی ئەوە بکەم کە بەر لەم ڕووداوە ئەم سکاڵایە لە نووسینگەی بەڕەنگاربوونەوەی توند و تیژی ئافرەتان تۆمار کرا و فەرمانی گرتنیش هەر لەم نووسینگەیەوە دەرچوو سەبارەت دەرحەق بە تۆمەتبار. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران هیچ سکاڵایەک دووبارەی ئەەکەمەوەکەوە هیچ سکاڵایەک لە هیچ بنکەچی سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران تۆمار نەکرا دەرحەق بەو تۆمەتبارە و هیچ نووسراوێکی فەرمیشمان ئاراستەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بەشی جوولانەوە نەکراوە کە ئاماژە بە فەرمانی دەستگیرکردنی ئەم هاوڵاتیە بدات و ئێمە هاوکار بین بەگرتنی. بۆیە سکاڵاکە لە ئەم نووسینگەیە کراوە و هەروەها لەم نووسینگەیە فەرمانی گرتنی بۆ دەرچووە. دووبارەی ئەەکەمەوە کە هیچ بنکەیەک لە بنکەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران سکاڵا لە دژی ئەم تۆمەتبارە تۆمار نەکراوە. بەداخەوە ئەمە باسی ئەوەش بکەم کە دوێنێ لە کەناڵێکی فەرمی بە شێوکی ڕاستەوخۆ بە شێوەیەک باس لەم کەیسە کراوە کە دوور لە ئەتەکێتی ڕۆژنامەوانی باس لەوە کراوە کە هەموو تۆمەتەکان خراوە پاڵ بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران و هەروها بەڕێوەبەرایەتی پۆلیسی سۆران بە کەمتەر خەمزانی سەبارەت بەم ڕووداوە. ئەمە لە کاتێکدایە